دوای لافاوەکارە سەدبارەکەی شاری هەولێر دەستگای خێرخوازی بەخشین وەک یەکەمین دەستگای خێرخوازی کەمپینی هاوکاری بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێری ڕاگەیاند. کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕاگەیەنرا. دوای 8 ڕۆژ لە کەمپینەکە بڕی 200 ملیۆن دینار وەک هاوکاری کۆکرایەوە. لەو ڕێژەیە هەر خانەوادەیەک بڕی 400,000 دیناری پێدرا و 400 سەبەتە خۆراک و بڕی 800 دۆشەک و بەتانی و سەرینی نوێ و نزیک بە 300 جلیکان نەوتیان بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر دابین کرد. دیمەنێکی زۆر مؤسیفە، دیمەنێکی زۆر جارێک بڕە ماڵ هەیە هەر لایەکی لە دیوارەکانی هەمووی هەر ڕووخاوە، ماڵ هەیەەوە حاڵەتەکە بینینە ئەمە حاڵیانەوە حاڵی کەلوفەل و ماڵیانە بەم شێوەیە. زیانەکانی لافاوەکەی هەولێر قەبارەی زۆر گەورەترە لە توانا و قابلیەتی ئێمە بۆی بتوانین ئێمە خزمەتی ئەم هاوڵاتیانەکەن قەرەبیان بکەینەوە. لە ڕاستیە ئەمە بەدەستێکی گەورە کرێ بە حکومەت دەکرێ ئەبێ هاوکاری گەورە بکرێن. هاوکارێکە ئێمە مەحدودە یعنی کەمێک لە ئازار و ئێشەکانیان کەمەکەینەوە. هەر ئەوەی پێیان هەڵێن کە ئێمەوەی کە لە توانامانایە هاتوین دەستبار بین لەگەڵتانە، یعنی ئێشوژانی ئێوە ئێشوژانی ئێمەیە. چەند ڕۆژێک لەمە پێش دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە ئەو ماڵانەی بەسەر کردەوە کە بەرلافاوەکە کەوتبوون بە ئامارێک بڕی زیانەکە دیاری کرا تاکو بتوانرێت سەرجەم ماڵەکان بە شێوەیەکی دادگەرانە قەرەبوو بکرێنەوە. دیارە ئەمڕۆکە ئێمە کە هەفتەیەک تێپەر دەبێ بەسەر ئەو زیان و لافاوەی کە بەبەر گەڕەکانی شاری هەولێر کەوتووە، ئێمە دیارە ئەمڕۆکە هەستاین بە هاوکاریکردنی 400 خانەوادە بۆ هەر خانەوادەیەک ئێمە 400,000 دینارمان بۆ دابین کردووە کە پێیان بدەین و وەجگە لەمەش ئێمە کارتۆنی خۆراکمان دابین کردووە وەرە بۆ هەر ماڵێک 2 بەتانی و 2 دۆشەکی نوێمان داناوە و گەڕەکان دیارە جیاوازی هەیە. هەندێک لەو گەڕەکانی کە زیانی زیاتر بووە ئێمە بەڕاستی دامان ناوە کە ڕایەخی ناوماڵیان بدەنێ قاچاق و سۆبا و نەوت و بڵێن کۆمەڵ کەلوپەلیترە بەسەرەندا دابەش دەکەین. وەکو ئەنجومەنی دارەتوو هەستاین بە پۆلینکردنی بەڕاستی ئەوانەی کە زۆرترین زیانیان لێکەوتووە، یعنی ئەوە نییە خوانەخواستە بە شێوەیەکی عەشوایی شتەکە تەوزیع کرابی. ئەو کەسێک کە مستحق بووە هەستاینە پۆلینمان کردێ و لە ڕێگەی بەرنامە بەخشینەوە بازەشەم کارتەشەم پێداوین ئەو کارتانەمان دایتە ئەو کەسانی کە مستحقن. لێش پێمان گوتینە کاکەبرا ئەوانە مستحقن، ئەو کەسێ ئەو بازەی پێبی لەلایەن بەخشینەوە ئەوە هاوکاری بەسەرە تەوزیع دەکرێت. دەستگای بەخشین وەک هەمیشە چەندین ساڵە وەک دەستێکی پاک هاوکاریە داراییەکانی لە خواپێداوان و سەرمایەداران وەردەگرێت و دەیدات بە هەژار و نەدار و لێقەوماوان. لەو ڕێگەیەشەوە هاوکاری هەزاران ماڵ و کەس و خانەوادەی کردووە و زۆر جاریش ئەوەی دەسەڵات گوێی خۆی لێخەواندووە و لێی کەمتەرخەم بووە ئەم بە ناچاری و لە پێناوی ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیانی لێقەوما و نەدار و نەخۆشەکان دەستی هاوکاری گەیاندونێ. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.